دەبێت هاوڵاتی کە سەردانی شوێنە گەشتیاریەکان دەکات ئاگاداری شوێنە گەشتیاریەکان بێت، چکە هەر خۆمان هەر هەمومان ئەمڕۆ چەند هاوڵاتیەک دەچێت بەیانی هاوڵاتیەکانی تر دەچیت، بۆیە دەبێت ئەو شوێنەی کە لێدا دەنیشین یاخود سەردانی دەکەین بە پاک و خاوێنی ڕابگرن و ژینگە بپارێزن. ئێمە سروشتێکی زۆر جوانمان هەیە، سروشتی جوانی کوردستان، پێویستە بە هەمومان بەیەکەوە بیپارێزین. داوەتان لێ دەکەم لە کاتی گەشتکردن بۆ سێرانگاکان ڕەچاوی هەندێک خاڵ و هەندێک ڕێنمایی بکەن، زۆر سوپاستان دەکەین. یەکێک لەم خاڵانە پێویستە کاتێکە لە ڕێگا ڕۆی هەوڵمەدە بەسەر شواڵدەرەکاندا بڕۆی ئەم خەڵکە لەگەڵ تەپ و تۆز بێزاریان بکەین، یانەوەتە لە سێرانگاکاندا نشین ئەبینین لە نزیک چەند خانەوادەیەکدا دەنیشین، پێویست ناکە بە بڵنگۆیەکانمان بە هەرا یاخود بە کێشە بێزاریان بکەین. پاراستنی ژینگە ئەپێکی نیشتمانیە و مرۆییە و ئاینیشە، بۆیە دەبێت ئەو شوێنێکە لێوەچین دەبێت ئەو ژینگەیە بپارێزین و پاش ماوەی خۆراکانمان دەبێت بە زۆرترین شێوە هەڵبگرین و دەبێت بۆ برایانی شارەوانی ئاسانکاری هاوکاریان بکەین.